ئەگەر وەزارەتی تەندروستی سوور بێ لەسەر بڕیارەکەی بڵێ هەر ئەبێت ئێوە پێوەی پابەند بن، هەڵوێستی ئێوە چی دەبێت؟ ئێمە هەڵوێستی ترمانە بێ ئینشەڵڵا وا نابێ. پێشتر بەڕێزانی وەزیری تەندروستیەکانی تریش ئەم بڕیاریان دەرکرد ساڵی 2010 ئەم بڕیارە سەری کرد. من حەزەکەم ئاماژە بە یەکشت بکەم. ئەو بڕیارێکە لە ساڵی 2010 دەرچووەڵە غەیری دەرمانساز کەس بۆ دەست لە دەرمان بە. ئێمە وەکو کارمەندانی تەندروستی کە تقریبان 13 بەشین کە هەموویان ئەندام لەم سندیکای ئێمە لە هەموو ناوەندەکانی تەندروستیە بە مەڵبەند و بنکە تەندروستیەکان و نەخۆشخانە گشتەکانیشەوە بنکە دوورە دەستەکان کە لە لادێک کوندەکان و لادەکانن ئەمانە هەمووی کارمەندی تەندروستی لەوێ دەرمان ئەفرۆش دەرمان ئەنووسێ بۆ نەخۆش دەرمانەیاتێ دەرزی بووەکە کانەلای بووەکە لە کەرتی گشتیە ئەمە بۆچی لە بەیانیانە من کارمەندێکی تەندروستیم لە گوندێکی دوورە دەستا کە نە دکتۆری دەرمانسازی لێ نە پزیشکی لێە لەوێ ئێمە بتوانین دەرمان بنووسین دەرمان بەکار بێنین ئیشیشی لەسەرکەین و ڕەشەتەی دکتۆریش بنووسین وەکو دکتۆرەکەی بۆ نەخۆشەکەیتە لامان ئەمانەی بۆ بکەین ئەی بۆ ناتوانین ئێواران هەر هەمان نەفەر هەر هەمان کارمەندی تەندروستی نەتوانێت ئێواران دەستە دەرمان بە ینی بەڕاستی بڕیارەکە زۆر نامەنتقیە هەمان خزمەت بکەم کە زۆر کۆمەڵم بە ئایتمی زۆر کەمە کە دیاری کراوە بۆ کارمەندی تەندروستی کە بەکاری بێنێت لە نۆرینگەکەیە ینی زۆر کەمە. ئێستا ئەوەشمان پێ ڕاوا نابین ئێستا هاتووە وەزارەتی تەندروستی بڕیارێکی دەرکردو وەڵا بێ مۆڵەتەکانیشان بێتەوە بۆ لای ئێمە ینی ئەمە بۆ خۆی شتێکی خراپە و ئێمە وەکو سندیکای کارمەندانی تەندروستی بە هیچ شێوەیە پابەند نابین.